ئێستا پارتی مەبەستمووی ئەم عادەلانە گۆڕاوە بەڵام لە بەرامبەری شاتەوان ئەوەی وەزارەتی دارایی قرارێ دەرەکە هەموو چەی مانگی 5 ڕاگرێەوە هەمەڵێ حساباتیەوە تەواو بووە بۆ ئەم 6 مانگە هیچتان نەماوە ئەمە معنای وایە کە کاردانەوەیەک بەرامبەر بەم پێلێ ڕاکێشانەی دەسەڵاتدارانی هەرێم دیارە ئەمەش تەنها ئەحزابی شیعە نییە تەنها حکوومەتی بابەتە حکوومەتەکەی سوودانی نییە مە ڕۆڵی ئێرانە ئێرانش خۆ هەروە دانانی شێ هەوڵەدا ئەو فشارانەی کە لە سەرەتی بۆ پاشەکشەی زیاتر لە سنوورێکە ڕایگرێ حتمما فشاری ئێرانە لەسەر لایەنە شیعەکانی لایەنگر لە خۆی بەتایبەتی ئەو بەشەی لە تەنسیقیا هاتوون و دەستیان بۆ ئەم مەسەلەیە بردووە دیارە لە هەردوو سەرەوە ئەوەی کە بۆتە قوربانی لەم ڕێگایە مەسەلەی موچە و شایستە دارایەکانی خەڵکی کارمەند و موچەخۆری هەرێمی کوردستانە بە کورتی ئەمێ بڵم کە هەم مەسەلەی گرێبەستەکەەوە هەم قرارەکەی حکوومەتی عێراقی نیشانەیەکە کە ڕابطی پەیوەندیەکانی نێوان هەرێم و کوردستان جارێکی تر چۆتەوە نێو کێشمەکێشێکە لە سەردەمی پێکهێنانی فیدرالیزم و کۆکردنەوەی ئەم دەستە و تاقمە و گروپانە و دابشکردنی دەسەڵات بەسەر ئەساسی قەوم و قەبیلە و هێزی چەکداریانە هەر کە ئێمە بینیما لە چەند ساڵی ڕابردووە هەر جارەی لەسەر مەسەلەیە لە گرێژناچێ وکەوێتە بەرامبەریەکەوەم پێم وایە ئەم دوو لای مەسەلەیە بەرئەنجامی ئەم دۆخە و لە چوارچوەی ئەو فیدرالیزمەیە کە ساڵانێکە هەر جارەی کێشەیە لە دەوری کێشەیەک تون دەبێتەوە دواتریش خاوە بێتەوە